باسەوە دەکەین کە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بە سوورەکەتی باڵ جەلات ساڵبانی دوێنێ کۆبووە چەند پرسێک تاوتوێ کرا لەم کۆبوونەوەدا یەکێک لە پرسەکان با بڵێن یەکڕیزی بووە و هەروەها ڕەتکردنەوەی ئەو تاگڕەویە حکومڕانیە کە ئێستا با بڵێن کاریگەری نێرێنی لەسەر خزمەتگوزاری بە شێوەیەکی جیاواز لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەجێهێشتووە کە کاریگەری دەبێت لەسەر ئایندەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان. جا تایبێت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز شلێر غەفور شاشڵەی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیمان کردووە کە لە ستۆدیۆی بەیانی کورسات توێژنیوانە خات شلێر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی. زۆر سپاس. زۆر سپاس. باش بەیانی ئێوە بینەرانی کورسات نیوز باش. زۆر سپاس بەخێراتی. دوێنێ کۆبوونەوە کرا کۆمەڵێک بابەت تاوتوێ کرا. بە شێوەیەکی گشتێکی لەو بابەتانە باس لە تاگڕەوی کراوە لە حکومڕانیدا کە ئەمە کاریگەری دەبێت. پێشەوەی باز لە چارەسەرەکان بکەین هۆکار چییە و کاریگەریەکانی چی دەبێت دەپرسین بۆچی تاگڕەوی هەیە لە حکومڕانیدا. بەڵێ سەرەتا دەستخۆشتان لێ یەکەم ئەو بارودۆخی کە لە هەرێمە ئەگوزارێ لە ئاست ڕەزامەندی و خواستی هیچ لایەنە سیاسێک و هیچ هاوڵاتێکی کوردستانە نییە. ئەبێ بزانین پرسیار بکەین بۆچی یعنی بۆچی لەگەڵ ئەوەشا کە بارودۆخی دارایی ئێستا بەهۆی بڵێن بەرزبوونەوەی نرخینەوت لە ئاستێکی زۆر باشترە بەراورد بە ساڵانی پێشتر و کابینەکانی تر بۆچی ناڕزایی خەڵک زیاتر بووە بۆچی بەردەوام خزمەتگوزاریەکان لە دابەزینان بە تایبەتی لەم سنوورەدا دیارە هۆکارگەلێک هەیە بۆ ئەوە و هۆکاری سەرەکیش ڕاستی ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە لەلایەن ئەم کابینەی حکوومەتەوە مامەڵەیەکی جیاواز ئەکرێ لەگەڵ لە نێوان سنوورە جیاوازەکان و دەڤەرە جیاوازەکان یاخود شارە جیاوازەکاندا بە یەک چاو بە یەک مامەڵە ناکرێت لەبەرەوە ئەبینی لە شارێکە ئاستی خزمەتگوزاری ئاستی گەشەکردن و وەبەرهێنان ئاستی فراوانبوون زۆر باشەڕوات لە ڕووی وەبەرهێنان و لە ڕووی ڕووکاری دەرەوە ئەگەر تەماشا بکەین هەرچەند ئێمە ئەگەر بچینێ ناوە خەنی ئەو شوێنانەش لەوانەیە کۆمەڵێ مەشاکل و کێشە و گیر و گرفتی هاوڵاتیان هەیە کە باسی لێوە ناکرێ کە دیار نییە یاخود پەردەپۆش کراوە بەڵام ئەگەر هەر باز لەوەش بکەین ئەبینین لە شارەکانی سلێمانی و هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و گەرمیان و ئەوانە خزمەتگوزاریەکان تا ئاستێکی زۆر وەستاوە و هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە بەڵام لە سنوورەکانی هەولێر و دوهۆک و ئەوانە کە ئێمە مای خۆشحاڵیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە هەموو شارەکان بە شاری خۆمان ئەزانین دوهۆکی دەلال و دڵگیر و هەروەها هەولێری قەڵاو منارە ئێمە ئەوانە شارە دێرینەکانی کوردستانن و بە شاری خۆمانیان ئەزانین شاگەشکە ئەبین خۆشحاڵین بەوەی کە بەرەو پێش بچن و خزمەتگوزاریتیانە زۆر بێ بەڵام هەماش و زیاتریشمان ئەوێت بۆ شارەکانی تر و بۆ سەرجەم شارەکانی تری هەرێمی کوردستان و ئەمە هۆکارێکە لەو هۆکارانی کە تاگڕەوی پیادە ئەکرێ دەسەڵاتەکان شۆڕ نەکراونەتەوە بۆ سەرجەم یەکە ئیداریەکانی سنوورەکان و شارەکان ئەو بواری وەبەرهێنانی کە کراوەتەوە لە ئەو شارانە لەم شارانی تر بە هەمان شێوە ئەو بواری وەبەرهێنانە نەکراوە خزمەتگوزاریەکان و پرۆژەکان جێبەجێ ناکرێ فەند و بڵێن لایەنی دارایی بۆ دابین ناکرێ ئەمە کۆمەڵی گرفتی کارژێڕی و ئیداری و ئەمنیشی هێناوەتە کایەوە کە چۆنەڵی لە هەر شوێنێکە ئەگەر مۆنۆپۆلی دەسەڵات هەبێ حتا لەناو خێزانی کشە ئەگەر تەشبیهی بکەین ئەگەر گەوری خێزان هەموو دەسەڵاتەکان لە لای خۆی بێت و بەس حساب بۆ ڕێی خۆی بکات و پێداویستەکانی خۆی دابین بکە بیر لەوە نکاتەوە سەرجەم لایەنەکانی تر لەبەر چاو بگرێ ئەبینی کێشە و مەشاکل دروزە بێ لە کوردستانە سەرجەم ئەو لایەنانە بۆتە هۆی ئەوەی ئەو هۆکارانە بۆتە هۆی ئەوەی کە ناڕزایی خەڵکی لێ بکەوێتەوە خاتوش لێ هۆکار چیە کە لایەنێک دەیەوێت ئەم جیاوازی لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی بڕیاردان دروست بکات هۆکاری ئەمە سیاستکردنێکی غەڵەت یاخود ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ کە بڵێ من ژماری دەنگم زۆرە کورسیەکانم زۆرترە بۆیە کابێت زۆرترین بڕیارەکان لای من بێت جا ئەگەر بەو شێوازە بێت کە لەسەر زۆرینە و کەمی نەبێ ئەوە شتێکی بڵێن بیرکردنەوەیکی نادروستە و هەڵەیە بیرکردنەوەیەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز پابندی پێوە نەکردووە و هەرگیز بیری لێ نەکردوەوە هیچ کەلۆشتانێکی یەکێتی هەرگیز بیر لەوە ناکاتەوە کە لەسەر ژماری کورسی و ئەوانە تعامل بکات مامەڵە بکات لەبەرەوەی شتێکە زەرەر بە دەرەجەی یەک لە کورد ئەداوەکو و قەزەی نەتەوەی و قەزەی نیشتیمانی لەبەرەوەی ئێمە ئەگەر بیر لەو بوارە بکەینەوە بۆ شێوازە مامەڵە بکەین
سڕینەوەی لایەنەکانی تری لێتە دی و ناڕزایی زیاتری لێتە دی حتا لە بەخش یەکێتی نیشتیمانی کوردستان بڵین پابندی ئەو ڕێی نەکردو و پشتیوانی ئەوەی نەکردو هەولی داوە کە دژی ئەو بستێتەوە لەسەر زۆرین و کەمینە ئیش بکرێ لەبەرەوەی ئەگەر وا بێت ئەو کاتا قزەی کوردی ئێمە لە بەغا بەرامبەر بە زۆرینە ئێمە زانین کورد لە عێراقدا ڕێژەکەی لەوانەیە نەگاتە لە 150 لەبەرەوە ئەگەر بێت و مامەڵەی بەو پرەنسیپە مامەڵە بکرێت لەسەر زۆرینە و کەمینە کورد زەرمەندی یەکەم ئەبێت و لەبەر ئەوە ئێمە باوەڕمان بەوە نییە بەڵام بەڵێ بەڕاستی هۆکارێک لە هۆکارەکان ئەوەیە کە لەسەر ئەو شێوازە مامەڵە ئەکرێت لەسەر ئەساسی زۆرین و کەمینە عەدەدی کورسیەکان بەڵام بیرو بۆ چوونێکی و سیاسەتێکی نادروستە لەبەر ئەوەی کە ئەم ڕێژەیە ئەگەر بێنە سەر ئەوە ئەبێ بزانین ئەم ڕێژەیە جارێ چۆن بەدەست هاتووە ئەم ڕێژەی کورسی خۆی پرسیاری لەسرە ئەم نەتیجەی ئەنجامی هەڵبژاردنانە هەمووی جێی پرسیارە لەلایەن سەرجەم لایەنە سیاسیەکانەوە دواتر ئاشتەوایی ناوماڵی کوردستان ناوماڵی کورد لەسەر زۆرین و کەمینەتێک ئەچێ لەسەر ئەگەر لەسەر ئەو حساب بکرێت کێ چەند کورسی چەند کورسی نیە بۆ شێوازە مامەڵە بکرێت ئەبێ خوێندنەوەمان بۆ سەرجەم لایەنەکان هەبێت و هەوڵ بدەین تەبایی و لێک تێگەیشتن و لێک نزیک بوونەوە دروست ببێ دواتر لێک تێگەیشتنێک لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە دوای پێکێنانی کابینەی حکوومەت ئیمزا کرا کە ئەو ڕێکەوتن نامەیە لەسەر ئەوە بوو کە ئەبێ پابند بن سەرجەم لایەنەکە هەردوو لایەنەکان پێوە لەسەر ئەوە بوو کە شەراکەتێکی ڕاستەقینە پیادە بکرێت بەڵام ئەوەی کە دەبینرێ پێچوانی ئەوەیە شەراکەتی ڕاستەقینە نەهاتوۆتە دی لەبەرەوە ئەبینی ناڕزایی سەرجەم لایەنە سیاسەکان نەک بەتەنها یەکێتی نیشتیمانی کوردستانی لێکەوتۆتەوە باشە ئەم ڕەتکردنەوەیە دەکرێت هەنگاوەکە بەرەو کوێ ببات ئەوەی کە ئێستا ئەیبینین ئێمە ئەوە تا ئەگەر باز لە خۆمان بکەین بەڕێز کاقوبات کە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمە بایکۆتی دانیشتەکانی کردووە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کردووە دیارە ئێمە ئەزانین لە ئارامی و لە سەبری بەڕێز بەڕێزیان کە زۆر ئارامی گرتووە لەوانەی ئیتر ئەمە گەیشتۆتە حەدی ئەوەی کە تەواو هیچ ئەمە لێک نماوە بەوەی کە بە دانوستان و بە لێک تێگەیشتن و کۆبنەوەکان و بە دانیشتن و بە مناقەشەکردن لە یەک نزیک بوونی زیاتر ڕووبدا لەبەرەوە بەڕێزیان ئەم هەنگاوی ناوە و بەڕاستی لەوانەیە ئەمە ئارامی بەڕێزیان زۆر زیاتر بۆ بێلەوەی کە تووڕێی خەڵک و تووڕێی هاوڵاتیان لەم سنوورە بە هەروەها ناڕزایی سەرجەم لایەنە سیاسەکان لەم سنوورە زیاترە لەوانەیە زۆریان لە زۆر شوێنە داوای ئەمەیان کردبێ لە بەڕێزیانەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆچی هەڵوێستی نییە لە بەرامبەر ئەو بڵین لە بەرامبەر ئەو مۆنۆپۆلکردنی دەسەڵاتە لە بەرامبەر ئەو گرتنەوەی داهاتانە و ئەو گرتنەوەی دەستی ئاوادانکردنەوە و بەرهێنانە لە سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوە شەراکەتی ڕاستەقینە نەکراوە زۆر جار زۆر هەر ئەگەر باس لە کورسی هەڵبژاردن بکرێت ئیستحقاقی هەڵبژاردن بکرێت زۆر پۆستی لایەنە سیاسەکان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە لەلایەن لایەنی سیاسی دەسەڵاتدارەوە کە پارتی دموکراتی کوردستانە وەکو پێویست پڕ نەکراوەتەوە ناونێراوە کاندید هەیە کاندیدی لایەنەکان هەیە پڕ نەکراوەتەوە کەسێک هەیە دادناوە و ئەتەوێ باش بە هەر هۆکارێک بێت ئەتەوێ بیگۆڕی بەدیلی ترد نردووە ئەم بەدیلە ئەو کاری پێناکات و زیاتر مۆنۆپۆلکردنی دەسەڵات با بڵین لە بۆ حتا بۆ لایەنی سیاسی لایەنەکانی تریش هەوڵی داوە و زۆر کاری لەسەر ئەکا یعنی ئەبێ ئەو لایەنی پارتی دموکراتی کوردستان کە ئێستا دەسەڵاتی زۆرین و ڕەهای لەبەردەستایە کە بە پرسیارەتی گەورە و سەرەکی ئەم حاڵ و بارودۆخی ئێری لە ئەستۆیە ئەوە هەوڵی ئەوە بدا کە ئاسایش و ئەمن و ئاسایش و پاراستن یەکریزی ناو لایەنە سیاسەکان بپارێزێ لە ناو خۆیانە و لە ناو خودی حیزبەکانیانە بەڵام ئەوەی کە دەبێت بە پێچوانە و مامەڵی کردو هەر لەلایەن کەسانی کاریگەڕی کە ئێمە بۆ نمونە کەسانێکمان هەیە لەو پۆستی جیاوازدا لەوانەیە بە چەندەها شێواز هەوڵبالیان نزیک بێتەوە ڕایان کێشێ بەلای خۆیان کە ئەمە ئەو پەڕی هەوڵدانی مۆنۆپۆلکردنی سیاسی و حکومڕانیە کە تۆ بتەوێ لایەنەکان کاندید و یاخود پلو پۆستی لایەنە ڕکابەرەکانی خۆشت هەوڵ بدەیت بە هەر شێوازێک بێ لە شێوازەکان لە خۆتیان نزیک بکەیتەوە خاتوش لێر دیارە سیاسێکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرتاوە هەتا ئێستا ژوون بوو پێویستێتی کۆدەنگیەکی نیشتیمانی کۆدەنگێکی سیاسی هەبێت ئەم کۆدەنگێش لە پێناو بەرژەوەندی حیزب نەبێ بەتەنیا لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانیش بێت کە ئێستا بێگومان بە ئێستەشەوە ئەو کۆدەنگی دەوێت بەڵام بۆ مەرجەی با بڵین دەسەڵاتەکان بە شێوەیەکی دادپەروەرانە بێت لە جێبەجێکردنی تەواوی خزمەتگوزاریەکان ئەو کۆدەنگیە دروست دەبێت یان دەکرێت بڵین لە ئێستادا کۆدەنگی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا
لەبەرەوەی بارودۆخەکە هەموو لایەنەکان زۆر باش لی تێگەیشتون چاوەڕێی ئەوە بوون کە لایەنی دەسەڵاتداری یەکەم بەدەم مەوزوعەکەەوە بچێت و گۆڕانکاری بکە بەڵام کە ئەوە نەبووە یەکێتی نیشتیمانی کوردستان وکو هەمیشە و زۆر جار زۆر تەنازولی گەورەی کردووە بەرامبەر بەوەی کە یەک ریزی نیشتیمانی و یەک ریزی لایەنە سیاسەکان بپارێزێ و هەر لە دوای کۆنگرەشەوە کۆنگری چواریکەتی نیشتیمانی کوردستان و یەکێتی دەست پێشخەری کردو بۆی لەگەڵ لایەنە سیاسەکان زیاتر تەبایی و یەکریزی بپارێزێ بەڵێ هەنگاوی ناوە لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و لەسەر ئاستی باڵا و لەسەر ئاستی مەڵبەندەکان ئاخاوتن و لێدوان و سەردانەکان بۆ سەر جەم لایەنە سیاسیەکان کراوە و لێک تێگەیشتن و یەکریزی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لە نێوان یەکێتی و لایەنە سیاسەکانی ترا زۆر بەهێزە هەمویان تقریبن هاوڕا و یەک بیر و بۆ چوونن لەسەر ئەوەی کە ئەم بارودۆخە پێویستی بە گۆڕانکاری هەیە و سیاسەتێکی حکومڕانی خراپ پیادە ئەکرێ لە هەرێمی کوردستانە کە مەجای ئەوەی تیانەماوە ئیتر لەوە زیاتر قبول بکرێ و هەردەم یەکێتی نەک بۆ هەر بەدەر لەوەی کە هەوڵی یەکریزینە و ریزەکان لایەنە سیاسەکانی کوردی داوە بە هەماشەوە ئەم سیاسەتە و ئەم پرەنسیپی چەتری کۆکەرەوەی لایەنە سیاسەکان و هەمووان لەژێر چەتری پێکەوە ژیان و ئاشتەوایی و ئاوەدانە لە بەهاش هەماشتی پیادە کردو کە هەمان سیاسەتی هەواڵ مامجەرا لە پیادە ئەکرێ لە ئێستا کە پێگەی یەکێتی لە بەغا لە ناو لای سەررجەم لایەنە سیاسەکان اعتیباری زۆری بۆ ئەکرێ گوێی لێ ئەگیرێ مەشۆرەتی پێ ئەکرێ و دروستبوونی ئەم کابینەی دوایی حکوومەتی هەرێ بەغدا بەڕاستی لە چاوی یەکێتیەوە ئەبینرێ کە هەوڵی داوە نەبێتە هۆی ناکۆچی ناوماڵی حیزبە سیاسی عراقیەکان و بەتایبەتیش لایەنە شیعیەکان حیزبە شیعیەکان کە لە ناو خۆیانە ناکۆچی نەکرێتەوە و ئەم سیاسەتێکی یەکێتی پیادەی کردواتر بە خودی سەدریشەوە ئێستا سوپاس گوزارن بەوەی کە بەڕاستی یەکێتی سیاسەتێکی ڕازگۆیانی کرد ڕازبوو لەگەڵیانە و لەو پەیام و لەو ئامانجانی کە باسی ئەکرد لەو سیاسەتی خۆی کە تعبیری لێ ئەکرد زۆر ڕازگۆ بوو ڕاشکاو بوو مەبەستی پاراستنی کیانی عێراق بوو و دروستکردنی تەبایی و لێک تێگەیشتن بوو لە ناولایەنە سیاسەکانە و دواتر هەر ئەوەش سەرکەوت و هەر ئەوەش لە بەرژەوەندی خەڵکی عێراق و هەرێمی کوردستانیشە لە بیریشمان نەچێ ئاشتەوایی هەمیشە یەکێتی لە ئاشتەواییە گەشە ئەکات و قەزی کوردی لە ئاشتەوایی گەشە ئەکات لەبەرەوە پێویستە ئێمە هەوڵ بدەین ئاشتەوایی ناو خۆمان بپارێزین و هەروەها هەوڵیشمان داوای وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئاشتەوایی ناو کورد و ئاشتەوایی ناو سەررجەم لایەنە سیاسیەکانی بپارێزین خاتوشتێر وەکو کۆتا پرسیار دەمەوێت ئەمە باس بکەین ئەم تاگڕەوی لە حکومڕانی گەلەوەی کە کاریگەری نەرێنی لەسەر بابڵی پرۆسی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستانیشە بۆ لە هەمان کاتە بابڵین ڕۆی خزمەتگوزاریشەوە جیاوازکرا و چەند لێکەوتەیەکی تری هەبووە ڕەنگە گەورەترین لێکەوتە کە لە داهاتوو ئەگەر ئەمە بەردەوام بێت پرسە زۆر سەرکیەکانی نیشتیمانی بێت کە کاریگەری نەرێنی لەسەر پرسی نیشتیمانی بە شێوەیەکی گشتی لە ئاستی بابڵین دەرەوە لە بەغداد لە نێودەوڵەتی دروست بکات ئەمە تا چەندە مەترسیەکە بۆ پرسی نیشتیمانی گەورەتر دەکات. لە خاڵێکە باسی ئەومان کرد کە ئەگەر ئێمە بە زۆرینە و کەمینە ئیش بکەین لە زەرری کووردە بە تەئکید ئەوە نابێ سیاسەتێکە نابێ هەرگیز کورد ناو خۆیان لە دەرەوەی خۆی هەوڵ بدا سەپۆرتی کات و هەوڵ بدا بەرەو پێشی بەری یاخود باسی لێ بکە بە هەر شێوازێک بێت ئەوە هۆکارێکە کە بەرەو ئەوە ئەچێت کە کورد زەرمەندی یەکەم بێت بە حکمی ئەوەی کە ئێمە زۆرینە نین لە ناو عێراقدا ئەو تاگڕەوی و ئەو کارکردن بە زۆرینە و کەمینە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەگەر ئێمە لایەنی دەسەڵات لەوە ئەو بارودۆخە چارەسەر نەکە بە تەئکید لایەنێکی بەهێزی سیاسی و ڕەسەنی ئەم هەرێمەکە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە سەررجەم لایەنەکانی لایەنە سیاسەکانی تریش ئەویان پێ قبوڵ ناکرێت و ئەوە تا بەرەو ئەوە ئەچێت کە ئەگەر هەر شتێک دروست بێ هەر حاڵەتێکی نەخوازراو دروست بێ لە ئەستۆی لایەنی دەسەڵاتدارایە کە ئەو ناتوانێت ڕێناکەوێت لەگەڵ لایەنە سیاسەکانی ترەوە هەوڵی قۆڕخکردنی سەررجەم دەسەڵاتەکان و سەررجەم داهاتەکانی داوە بە چەندین شێوازی جۆرەوە جۆر کە ئێمە ئەگەر بچینە سەر ئەو تەفاسیلانە لەوانەیە زۆر بێت و هەمووان بۆ هەمومان ئاشکرایەکە چێوچینیە ئەمە زەرری گەورە ئەدا و زەرر ئەخاتە سەر ئەوەی کە ئێمە لە ئەو مافانەی و ئەو شتانی کە بە دەستور پاراستومانەوە بەدەستمان هێناوە و بە خوێنی دهان هزار شەهید بەدەستمان هێناوە دوور نییە بکەوێتە مەترسیەوە و ئەوەی کە تا ئێستا بەدەستمان هێناوە بە دەستور چەسپێنراوە بە شێوازێکی تر لەژێر دەستمان دەربهێنرێتەوە و چونکە ئێمە ژەزانین ئەم حکوومەتی هەرێمە چەندین سکاڵە یاسایی لەسرە لە لایەن حکوومەتی فیدراڵەوە و ئەوانیش
ئێمە ئەبێ خۆمان پابند بین بۆی کە بیپارێزینەوە هەوڵ بدەین ئەوانە جێبەجێ نەکرێەوە ئەگەرنا ئەگەر ئەوانە ئەدا بکرێت و بەدەمیەوە بچێ ئەگەر تەبایی و یەکریزی لایەنە سیاسەکان لە هەرێمانە پارێزرێ دوور نییە کە ئەوانە جێبەجێ بکرێت و ئەوەش بەرەو ئەوە ئەڕات کە کیان بە زەرەر لە ئەم کیانەمان بە خوێنی هەدایان هزار شەی دروستمان کردووە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ شلێر خەفور شاشڵی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی بە خێراتی سپاس. زۆر سپاس سەرچاو.